ڕاگەیاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران ڕاهی کاریگەر لەژێر ناوی بەردەوامبوونی بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن لە ڕۆژی 15 پوشپەڕدا هەنگاوێک بەرەودا هاتوو. خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکۆماری ئیسلامی ڕۆژی 8 پوشپەڕ بە سەرکەوتنی گرنگ و بەرچاوی جەماور کۆتایی پێهات. بە پێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 60% خەڵک هەڵبژاردنەکەیان بایکۆت کردووە و تەنیا 38% خەڵک لە سەرانسەری ئێران دەنگیان بە کاندیدەکانی ڕژیمدا. نای لێبڕاوانەی جەماوەر سەرەڕای تەبلیغاتی بەربڵاوی میدیاکانی حکوومەت و سەرجەم ئۆپۆزیسیۆنی نێوخۆی ڕژیم نیشانەیەکی ئاشکرایە لە تێپەڕبوونی خەڵک لە تەواوەتی کۆماری ئیسلامی. دابەزینی بەرچاوی بەشداری خەڵک لە گەورە شارێکی وەک تاران و پارێزگاکانی کوردستان و بەلوچستان سەلمێنەری ئەوڕاستیەکە لە هەر شوێنێک بزوتنەوەی ژەنجیان ئازادی بەهێزتر دەرکەوت بێت بەشێکی بەرینتر لە خەڵک لە حکوومەتی ئیسلامی تێپەڕ بوون. نای گەورە و بەربڵاوی خەڵک لە ڕێگەی بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردنەوە هاوکات لەگەڵ گەشەکردن و پەرەسەندنی خۆڕاگری و نافەرمانی مەدەنی و کۆمەڵایەتی لە بواری حیجاب و بزوتنەوەی ڕوو لە گەشەی داواکاری تەوەری کرێکاران و موچەخۆران نیشانەی هێزی بەرینی ئەو جەماوەرەیە کە خەریکە خۆی بۆ تێکشکاندنی هێز و دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی و پێکهێنانی دامەزراوە مەدەنی و ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەری ئامادە دەکات. ڕۆژی هەینی 15 پوشپەڕ خولی دووەمی هەڵبژاردن لە نێوان مەسعود پزیشکیان و سەعید جەلیلی بەڕێوە دەچێت. مەسعود پزیشکیان کاندیدای ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ڕژیم و کەرتی تایبەتی زیان لێکەوتووە و سەعید جەلیلیش نوێنەری بەرەی پایداری ئەنجومەنی حوجەتیە دەستگای وەلایەتی فەقیه و بازنەی بەرتەسکی دەسەڵاتە. ئۆپۆزیسیۆنی نێوخۆی ڕژیم کە بە نای بەهێز و لێبڕاوانەی جەماوەر تووشی شۆک بووە بایکۆتی هەڵبژاردن بە دەرەنجامی تووڕەیی جەماوەردا دەنێت و خەڵک لە سەرکەوتنی تاڵیبان لە ئێران لە ئەگەری سەرکەوتنی سەعید جەلیلیان دەترسێنن. ئەوان خۆیان وەک نەزانێکی سیاسی دەردەخەن و خۆ لە ڕاستیەکان دەبوێرن و نایانەوێت ئەوە قبول بکەن کە دەسەڵاتی تاڵیبان و هەژمونی داعش و زاڵبوونی فاشیزمی ئاینی بەسەر ئێراندا لە 45 ساڵ لەمەوبەرەوە بەهاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دەستی پێکردووە. ئەوان نایانەوێتەوە قبول بکەن کە ڕژیمی فاشیستی ئیسلامی ئێران یەکەم مۆدێلی داعش و تاڵیبان بووە نەک بە پێچەوانەوە. ئەوان نایانەوێتەوە قبول بکەن کە لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەمویان بە کرێگیراوی فاشیزمی ئاینی و تاڵیبانی خوێن ڕێژ و داعشی بێبەزەیی بوون. بەڵام کۆمەڵانی خەڵکی ئێران جینایەتەکانی تاڵیبانی شیعە بە ڕێبەرایەتی خومەینی لە دەیەی سەرەتای شۆڕش، کوشتارەکانی دەیەی شەست، کۆمەڵکوژی هەزاران زیندانی سیاسی لە هاوینی خوێناوی ساڵی 1367 یەتاوی لە چەندین ساڵ درێژەی شەڕی بێهودەی ئێران و عێراق بە دروشمی شار تا نەهێشتنی فیتنە لە جیهانیان کە بووە هۆی گیان لەدەستدان و کەمەندانبوونی چەند ملیۆن سەربازی ئێرانی وێرانبوونی بەشێکی زۆری وڵات لەبیر نەکردووە. خەڵکی ئێران ڕێبەریکردنی عەلی خامنەیی شوێنکەوتووی سەید قوتبی سەلەفی و میسباح یەزدی کۆنەپەرستیان لە قەتڵە زنجیرەیەکان، تیرۆرەکانی ناوەوە و دەرەوەی وڵات، مەرگی بێدەنگی ناوزیندانەکان، گەشتە بێبەزەیەکانی ئێرشا لەسەر شەقامەکان، هێرشی شیمیایی بۆ سەر خوێندگاکانی کچان، وێرانکردنی تەواوەتی ئابووری وڵات بە بیانۆی بێناوەڕۆک و بێمانای دژایەتیکردن لەگەڵ پاوانخوازی و ئاراستەی بێئاکامی بەرەو ڕۆژهەڵات، کوشتاری بێبەزەیانەی خەڵک لە مانگی بەفرانباری 96، خەزەڵوەری 98 و 1401 و کوێرکردنی چاوی کچان و کوڕانی لاو لە نیوەی دووەمی 1401دا لە سەردەمی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژەنجیان ئازادیان لەبیر نەکردووە. کەسانی وەک سەعید جەلیلیەکان خەتی ڕێبەری بەڕێو پێش دەبن و مەسعود پزیشکیەکانیش ڕەنگ و ڕواڵەتێکی دیکەی پێدەبەخشن. خەڵکی ئێران ئەمە باش دەزانن. ئەوان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەو پەڕیاگاییەوە بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردنیان بەرەو پێش بردووە و لە حکوومەتی ئیسلامی تووڕەنین بەڵکولی تێپەڕ بوون. کۆمەڵانی خەڵکی ئێران لەسەر بەستێنی بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن لە درێژەی نافەرمانی مەدەنی و کۆمەڵایەتی و خۆڕاگری بزوتنەوەی ئازادپۆشی و هەروەها پەرەسەندنی بزوتنەوەی داواکاری تەوەر و چینایەتی لە پێناو ئێرانی سپەینێدا خەبات دەکەن. ئەوان بۆ مەبەستا خۆیان ڕێک دەخەن و وەرگانە سەربەخۆکانی خۆیان پێک دەهێنن. ئەوان لەم ڕێبازەدا لە حکوومەتی مەسەبی و هەژمونی ئاینی بەسەر وەرگانە حکوومەتیەکان و پەروەردە و دادوەریدا تێپەڕ بوون. چیتر پەیڕەوی لە مەسەبی فەرمی ناکەن و باوەڕیان بە ئازادی ویژدانی گشتی هەیە. ئەوان لە پێناو مافی یەکسان بۆ هەمووان و مافی هاوڵاتی بوون بۆ سەرجەم ژنان و پیاوەنی ئێران سەر بە هەر نەتەوە ئاین و زمان و کولتورێک خەبات دەکەن.
ئەوان خەریکی خۆڕێخستن و ئامادەکارین بۆ شکڵپێدان بە نیزامی داهاتووی وڵات و یاسای بنەڕەتیە و نیزامە بە دەنگی هەمووان و بە شێوەی نهێنی و یەکسان بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا. ئەوان لە پێناو ڕێخستنەوەی ئابووری ئێران و گەشەی ئابووری وڵات لەسەر بنەمای بەرژەوەندی زۆرینەی خەڵک لە پێناو ناوچەیەکی دوور لە شەڕ و نەفرەت و خوێن ڕەشتن پێکەوە ژیانی خوشک و برایانەی سەرجەم هاوچارە نووسەکانیان لە وڵاتەکانی دراوسێ و هەروەها ناوچەیەکی بەری لە چەکی ئەتۆمیدا خەبات دەکەن. ئێمە لەم ڕێبازە شکۆدار و پڕ لە شانازەی کۆمەڵانی ئێراندا لەم نایش کۆمەند و چارە نووسسازە و لەم بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردنەدا هاودەنگ و پاڵپشتی شێلگیری خەڵکی ئێرانین. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران ڕاهی کاریگەر سێشەمە 12 پوشپەڕی 1403 یاتاوی بەرابەر لەگەڵ 2 ژوولای 2024 زاین.